ئازانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەڕامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەوەری ئەمجارەی بەرنامەکەمان تایبەتە بە دانەوەی قستی هاوڵاتیان بە دۆلار و ئەو بارگرانەی کە لەسەر هاوڵاتیان و بە تایبەت موچەخۆران دروست بووە. ئەوەی کە دەزانین موچەی فەرمانبەران بە ڕێژەی لە سا 21 لێبڕینی بۆ کراوە و لە کاتی خۆیدا موچە نادرێت و لە هەمان کاتدا بەهۆی ئەو قەیرانانی کە هەیە بڕیار دراوە بەوەی کە بەهای دۆلار بۆ 146,000 دیناری عێراقی بەرز بکرێتەوە و ڕێژەی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار بە ڕێژەیەک دابەزیوە. ئەوەی کە بارگرانی بۆ سەر هاوڵاتیان و بە تایبەت موچەخۆران دروست کردووە ئەو موچەخۆرانن کە بەشداربووی پرۆژەکانی نیشتەجێبوونن خانوویە شوقەیان کڕیوە و لە ئێستادا ئەو قستەی کە لە سەریانە ماگانە بیدەنەوە بە دۆلارە. ئەمە جگە لەوەی کە ئەو کەلوپەشەر نیە تەنها پرۆژەکانی نیشتەجێبوون بێت، بەشێک لە هاوڵاتیان کەلوپەلێکیان هێناوە، جاچ کەلوپەلی ناوماڵ بێت، کارەبایی بێت، بە قست هێناویانە و لە ئێستادا دانەوەی ئەو قستانە بە دۆلارە و دەبینین کە موچەش بەو شێوەیە دابەش دەکرێت. ئەمە بارگرانێکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە. لە ئێستادا حکوومەت چۆن دەبێت مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەدا بکە و چۆن هەوڵ بدرێت ئەم بارگرانیە لەسەر موچەخۆران کەم بکرێتەوە. تەوەری ئەم جاری بەرنامەکەمان دەبێت و راپۆرتێکمان ئامادەی راپۆرتەکە بینین و دواتر ئەو پرسیارانەی کە لەلای ئێوە کەڵەکە بووە دەیگەێنین بە میوانەکانمان. لەگەڵمان دابەزینی بەهای دراوی عراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی جگەلەوەی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دۆخێکی ناجێگیر و ناسەقامگیری لە ڕووی ئابووریەوە دروست کردووە. لە بەرامبەریشدا کاریگەری زۆری لەسەر ژیان و گوزەرانی چینی موچەخۆرانی هەرێم و ئەو کەسانەش هەبووە کە قستی پرۆژەکان و یەکەکانی نیشتەجێبوونیان لایە. بەهۆی دابەزینی بەهای دراوی موچەی فەرمانبەرانی هەرێم کە دیناری عراقیە هێندەی تر بارگرانی لەسەر موچەخۆران دروست کردووە. لەبەر ئەوە لە کاتی گەڕانەوەی قیستەکانیان بە دۆلار بارگرانی زیاتر لەسەر شانی موچەخۆران دروست دەکات. بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی دەڵێت پێشنیاریان بۆ دەستەی وەبەرهێنانی هەرێم کردووە ڕێگە چارەیەک بۆ ئەو مەبەستە بدۆزرێتەوە بە جۆرێک کە هێندەی تر بارگرانی دارایی لەسەر هاوڵاتیان و موچەخۆران دروست نەبێت. سەبار بە قستی ئەو خاوەن شوقانی کە هەیە ئێمە وەختی خۆشی ڕامانگەاندەوە پێشنیاریشمان کردووە بۆ دەستەی وەبەرهێنان کە ئەوانەی لە تەواوبوونان ئەوانە ئێستا ئەو بڕێبارەی کە هەیە کەملایەن ماوە بە پێی دینارەکەی جاران بۆیان بشکێنرێتەوە بە زۆی کە لە بیناکردنای خۆدان نەزان ئەوانش لەبەرەوەی سەررجێمان بەکارە ئەو کەرەسانە بە دۆلاری تازاکرێ پێویستە ئەو بەو نرخەوەیان بشکێنەوە. بۆ خستنە ڕووی بارگرانیەکان کە بەهۆی دابەزینی بەهای دراوی عراقیەوە کاریگەری بۆ موچەخۆرانی سوودمەند لە یەکەکانی نیشتەجێبوون دروست کردووە پسپۆڕێکی ئابووریمان دواند. دەبینین موچەخۆری هەرێمی کوردستان وێڕای ئەوەی کە لە 121 لێ بڕاوە هاوکات لەگەڵەوەژە بەهای دراوەکەی بە نزیکی لە 116 دابەزیوە لە چاوجاراندا هاوکات لەگەڵ ئەوەشدا لە کاتی خۆیدا موچەکەی وەرناگرێت کە زۆر جار ئەڕوات بەرەو 40 ڕۆژ بەرەو 50 ڕۆژ کە ئەمەش بە کۆی گشتیواکە دەستهاتی مانگانەی فەرمانبەرێک یاخود دەسا دیاریکراوێک بە لە 100 تاوەکو 155 بۆ 60 داببەزێ. بۆیە لێرانەدا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە گشتی و دەستەی وەبەرهێنان بە تایبەتی پێداچوونەوەیەک بکە بە شێوازی پێدانی سلفەکان یاخود شێوازی پێدانەوەی قەرزەکانی یەکەی نیشتەجێبوون لە پێناوی ئەوەی کە هاوتەماس بێ یاخود هاوڕەوت بێ لەگەڵ دەسات دیاریکراوەکان واتە موچەخۆراندا. بابڕۆی شارەزانی ئابووری دابەزینی بەهای دیناری عراقی بەرامبەر بە دۆلار جگەلەوەی هێزی شتکڕین لە بازاڕەکان کەم دەکاتەوە هێندەی تر کاریگەری دەبێت لەسەر بژێوی ژیان و گوزەرانی هاوڵاتیان. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، تایبەت بە بەرنامەی فایل و دیاردە. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان لەگەڵتان بەردەوامە بین بە میوانداری هەرێک لا بەڕێزان دکتۆر عیزەت سابیر شارەزا لە بواری ئابووری کە لە ستۆدیۆکانمان لەگەڵمان ئامادەی دەبێت، هەروەها بەڕێز عەزیز سەعید ڕەشید بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەی دەبێت. ئێوەی بەڕێزیش دەتوانن لە پیجی کورسات نیوز ڕاستەوخۆ کۆمنتەکانتان هەر پرسیارێکتان هەیە بە کۆمنت ئاڕاستی بکەن و ئێمەش دەیگەێنینە میوانەکانمان. بەخێر بێن دکتۆر عیزەت، سەرەتای مەلای جەنابەت سڵاوت لەبێ. ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم
ڕەوشی موچەخۆران و گوزەرانیان لە ئێستادا کە بەهای دینار بەرامبەر بە دۆلاری عێراقی دابەزیوە و وەک لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد موچەخۆران قیستیان لەلایەوە دەبێت ئەو قیستانە بە شێوەی بە دۆلار بدەنەوە. لە ئێستادا ئەگەر خوێندنەوە بکەین بۆ ڕەوشی موچەخۆران ئێوە چۆن دەیبینین وەک شارەزایەک لە بواری ئابووریدا؟ خۆشەویستی کورسات نیوز ڕاستیدا و بڕیارە بانکی ناوەندی عێراق کە دەری کرد بەوەی کە بەهای $100 یەکسامێ بە 146,000 دینار ئەمە بۆ هەموو عێراقا بۆ هەموو عێراقیەکانە بۆ هەموو هاوڵاتیانە بۆ هەموو موچەخۆرانە بۆ هەموو کاسبێکە بۆ هەموو شار و شارۆچکە و پارێزگاکانی عێراقە بە هەرێمی کوردستانیشەوە بە پێی دەستوری عێراق تەنها بانکی ناوەندی لە عێراقا ئەتوانێت بەهای دراو دیاری بکات. سەرجەم موچەخۆران سەرجەم کڕیار لە بازاڕی عێراق و کوردستانە باجەکەی ئەدەن بۆ ماوەیەک ناڵم زۆر کورتخایەنە بۆ ماوەی 6 مانگ بۆ ماوەی ساڵێک بە هیوای ئەوەی لە 2 ساڵی داهاتووە 3 ساڵی داهاتووە ئابووری کوردستان بەهێز بکە بە عێراقیشەوە سوود و خێر و بەرەکەتی هەبێ بەڵام لە قوناغی یەکەمە هەموو کەسێ باجەیە تایبەتی کەم بە هەرێمی کوردستان و دۆخی فەرمانبەرانەوە خۆتان ئەزانن دوای موچە حکوومەت هێرەمدا بەشی کردووە 21% لە سەرجەم موچەی فەرمانبەران بڕێەوە هەندێکیان لە باڵاکان 50% لێ بڕێون. داهاتی حکوومەتی هەرێم بەشێکی زۆری لە نەوتەوەیە حکوومەت هێرەم نەوت بە دۆلارە فرۆشێ و دۆلارێکە دەستێکەوێتەوە لە بازار ئاتوانێ دینارێکی زیاتری پێ بکڕێ کەواتە وەکو حکومەت لە بەژەوەندی حرێمە بەڵام وەکو هاوڵاتی و فەرمانبەر زیانیان پێگا بەنزیکەی بۆ هەموو $100 20,000 دینار زەرەکەن یاخۆت بەهای ئەو پارەی کە موچەخۆر وەرێگرێت 20% بەهاکەی لە دەستەیە 21% لێ بڕیەوە 20% لە دەست با بەنزیکەی وەکوایە بڵێن نیوە موچەیەکی وەرگرت بێ لەوەش خراپتر ئەو کەسانن کە قەرزارن خۆتان نەزانن کڕین و فرۆشەکرێت لە نێوان کڕیار و فرۆشیارە لە ماوەکانی پێشوودا با بڵێن بە درێژایی 30 ساڵی ڕابردوو خەڵکی کوردستان و خێزانەکان خواستی زۆریان هەبووە لەسەر زۆرترین شمەک بەڵام پارە و داهاتیان بە شێوەی نەکردووە بیکڕن ئەمە شتێکەیە لە ئابووریدا پێ دەوترێ خواستی دواخرا و تەڵەبی موئەجەل بۆیە کە دوای 2006 یاسای وەبەرهێنان پەسەند کرا ئەتر زۆربەی شتەکان بە قست ئەدرا بە خەڵک شوقە بە قست خەڵک مۆزەفەی کڕێ با ئاڵتون بە قستەکرێ کەلوپەلی ناماڵ بە قستەکرێ ئۆتۆمبیل بە قستەکرێ قەرز و قەرزار و قەرزدەر دروستە بێ لە نێوان کۆمپانیەکانە لە نێوان حکوومەت و وەبەرهێنەکانە لە نێوان و حکوومەت و مقاولەکانە بۆیە ئەبێ بە وریایی مامەڵی لەگەڵ بکرێ ئەی شتێک زۆر گرنگە بۆ بەڕێستی باسکەمەویش ئەوەیە کڕیارێک و فرۆشیارێک لەسەر گرێبەستێک ڕێکەون لە نێوان خۆیانە لەو گرێبەستیا چۆن نووسرابێ بێ پابند من پێوەی دۆخەکە هەر گۆڕانکارێکی بەسەرا بێ تەنها لە دەسەڵاتی حکوومەتە ڕێنوێنی بکات پلان و بەرنامە دابڕێژێ بۆ نمونە فەرمانبەرێک سبێنی مفاتحەی حکوومەت بە حکوومەتۆ قازانجەکەی دۆلارەکە و پارەیەکی زیاترەکە کەم و چادەی بم بڵام منی موچەخۆر شوقەیەکم کڕیا بێ مانگی $1,000 قست بمەوە ئەو $1,000 جاران بە 1,200,000 دینار ئەمدایەوە حسابێ 1,460,000 بم بۆ زیانێکی گەوراکەم داواکەم حکوومەت هێرێم لە ڕێگەی دەستێ و بەرهێنانەوە لە ڕێگەی دەستێ و بەرهێنان قسە لەگەڵ خاوەن کۆمپانیەکانی نیشتەجێبوون خاوەن کۆمپانیەکانی ئۆتۆمبیل زەڕەنگەرەکان یعنی بێ سیمینارێکی گەورە ساز بکرێ بۆ ئەوەی فەرمانبەر کڕیار کەمترین باج بدات کەمترین زیانی بەربکەوێ ئەوە بەڕاستی وەکوتر ئەمەی منێڵم یاسای لە پشتەوە نییە یعنی ئەم جارەشی لێمەوە گرێبەست چۆن کرابوو لەسەر چۆن ڕێکەوت بوون ئەبێت جێبەجێ بێ بەڵام حکوومەت باوکی میلەتە حکوومەت دەتوانێت بۆیان باس بکات بۆ نمونە شتێک لەو دۆلار و دینارات چاک گۆڕانکاری تیا بکەن ئەوەی کە قەرزی لای خەڵکە بڵێ کەمتری لێوەرەگرن بە زووتر پارەکە بێنەرەوە شتێکی لەو بابەتەوە خۆی حکوومەت خۆی کردێتی سەر بە باشدەرەڵێ ئەگەر تا ئەم ماوە دیاری کراوە ئەو باجەی لەسەرتە هێنا و 15% بۆ داشکێنم قسە لەگەڵ بە بەرهێنەران بکرێت لەگەڵ هەموو لایەنەکان ئەوانش داشکاندن بکەن لە بڕێک لەو قستەی کە لەسەر هاوڵاتیان و فەرمانبەرانە بۆ ئەوەی کەمترین زیانیان پێ بکەوێ زووترە و قەرزە بدەن. زۆر باشە دەستخۆش دکتۆر دواترە گەڕێم وڵات کاکە عزیز ئەگەر باز لە وەبەرهێنان بکەین هەڵوێستی دەستەی وەبەرهێنان لەم کاتەدا چی دەبێت بۆی ئەو بارگرانی کە بەتایبەت لەسەر موچەخۆران هەیە بۆ دانەوەی ئەو قیستانی کە لە سەریانە هەڵوێستی ئێوە چی دەبێت چۆن دەتوانن کار ئاسانیان بۆ بکەن؟ هەڵبەتە هەر لە دەرچوونی بڕیارەکەی بانکی ناوەندی عێراقەوە کە بەهای دۆلاری
$100 یەکسان کرد بە $146 یا $45 یارەمە کاریگەری خۆی لەسەر پرۆژە نیشتەجیەکانی وەبەرهێنان زۆر بە دەرکەوت و ڕنگانەوەیکی زۆری لەسەر پرۆژەکان هەبوو چکۆم وەکو ئەزانن پرۆژەکان قستی زۆربیان قستی مانگانەیان هەیە و بە $، هەرچەنە ئێمە خۆشبەختانە 18 پرۆژە لە پرۆژەکانمان بە دینارە و حەڤەی بە $، ینی لە کۆی ئەمانە زیاتری بە دینارە ئەوانی کە بە دینارە سابتە هەرچۆنێک بێ هەرچەنە ڕاستە لەوانەیە دەخلەکانی ئەوان بە شێوەیەکی تر بێ بەڵام ئێمە باس لەوە بکەین کە موچەی خەڵک بە دینارە کە موچەی خەڵک بە دینار بوواتە تۆ موچەکە و سابتە ئەو موچەیە کە بۆیە بە دینارە تۆش هەر قستێک بیتەوە بە $، ئەبێ بیگۆڕیتەوە بە $، لەم کاتەیە دیارە ئەمە زەرێکی زۆری بێ بۆ نمونە ئەگەر قستی مانگانەی هەر کەسێک $400 بێ لە هەموو وەکو دکتۆر جنابی دکتۆر عیزەت فەرمووی 20,000 یا 25,000 لەو حدودەیە کە بۆ هەر $100 نزیکەی 80 بۆ 85,000 هەموو مانگێ زیادە ئەچێتە سەری بەڵام خۆ موچەکەی ئەو هەر وەکو خۆی سابتە دیارە لێرەیە ئەوەی کە ئێمە زۆر لە هەوڵی ئەوەیە و هەوڵمان نا یەکسەر کەوتینە قسەکردن لەگەڵ وەبەرهێنەرەکان و هەندێ لەبەر وەبەرهێنەرەکان بە خۆشحاڵیەوە توانیان بە 125 بۆ خەڵک و هەندێکیان بە 130 و هەندێکشان توانیمان قسەیان لەگەڵا بکەین کە قستەکان بکەن بە نیو ئەمەش هەر بۆ خۆی شتێکی باشان لە جاتی ئەوەی قستی $1,000 ئێکا بە 500 و کاتە نیوەی ئەو زەرەرە بە ئومێدی ئەوەی وەزعەکە بگۆڕێ و عێراق ئەو کورتێنانەی کە لە بودجەی عێراقا هەیە پڕ ببێتەوە ئەو کات لەوانێ بانکی ناوەندی عێراق ئەو بڕیارەی بگۆڕێ و بتوانێ چۆن کاریگەری بانکی ئەو بڕیارە لەسەر کۆی عێراقەوە ئێمەش هەرێمی کوردستان بەدەر نابین لەو بڕیارە ئێمە لە ئێستاە هەوڵەکانمان بەو شێوە کردووە کە نووسراومان کردووە بۆ سەرەوەی خۆمان بۆی بتوانین لە ڕێی حکوومەتەوە هەوڵ بین چارەسەرێک بدۆزینەوە بۆ بابەتەکە و یا بڕیارێک دەرکەین بەوەی کە وەبەرهێنەرەکان بە هەر شێوێک لە شێوەکان هاوکار بن لەگەڵ خەڵکەکە بۆی خەڵک تووشی لەوە زیاتر ئەزمێتی من وەکو باسم بۆ کردی یاخود با بە شوەیەک تر بڵێن ئەگەر کۆمپانیایەک خۆی بۆ نمونە ڕێژەیەک دیاری بکە بڵێت لە لای ئەم کۆمپانیایی من بۆ نمونە ڕێژەی $، بە 130,000 ینی ڕێژەکە دیاری بکات ئێوەکو وەبەرهێنان هیچ معارەزەیەکتان هەیە یاخود بەلاتان و ئاسایی ئەگەر کۆمپانیایەک خۆی نرخی $کە دیاری ئێمە دەستخۆشیان لەکەین ئەو کۆمپانیانێک کە ئەویان کردووە بۆ خەڵک نەخێر ئەبعکسەوە ئێمە زۆر دەستخۆشیمان لێ کردوون ئەوانی کە توانیوانە هاوکاری خەڵکیان کردووە چکۆم لە ڕاستیە ئەگەر ئێمە ئێستا لە قەیرانی دارایان نەبووینایە حکوومەتی توانی بە دوو ڕێگا ئەم بابەتە چارەسەر بکە یا ئەوەیە ئێمە لە جاتی ئەوەی کە ئەو نسبەی ئێستا ڕێژەیەک لە موچەی هەموو فەرمانبەری ئەبڕێ ئەو ژێژی نەبڕایە ویان بیتوانایە تەعویزی و خەڵک بکاتەوە بۆی کە ئەوانەی کە قستیان لایە و بە بەڵگەوە حکومەت بیتوانێت هاوکاریان بێت لە موچەیە یا ڕێگای دووەمە کە بیتوانێت بەرامبەر بەوە هاوکاری بە ڕێگەی لە ڕێگاکان شەرت نییە بە مادەبێ هاوکاری وەبەرهێنەرەکان بکە بۆی بتوانن هاوکاری خەڵک بن بۆیە ئێمە نووسراویشمان کردو بۆ وەبەرهێنەرەکان داوامان لێکردن هاوکاری خەڵک بن خەڵک وەزعەکەی زۆر خراپە پێتان ئەگەرەوە قەرەبووی ئەو کۆمپانیانە بکەنەوە ئەوانش هاوکارێکی باشی ئەو خەڵکا بن کە دانیشتی پرۆژەکانیان بن بەتاکید ئەیکەن بەتاکید ئەیانی ئەوانش پێیان باشەوە ئێمە ئەگەر بمانتوانە ئیمتیازاتێ لە ڕێگای لە ڕێکانەوە کە ئەتوانی بۆ نمونە لە بەخشینی گومرکی لە تەعویزی کەرەستە لە بابەتێ لە بابەتەکان بتوانین لەوێەوە هاوکاریان بین ئەکرێ ئەوانش هاوکاری خەڵک بکەن بەڵام ئێمەش لە ئێستا لە ینی دراسەکردنی بابەتەکەین ئەگەر ئێمە ئومێدمان وایە زۆر نەخایەنێ بەڵام ئەگەر زۆر بخایەنێ کە ناچار ئەبین کە لە حکوومەت بگەڕین بۆ ڕێگا چارەیەک چکە چارەسەری کێشی فەرمانبەران بکەین چکۆم ڕاستی هەر فەرمانبەرانی فەرمانگەکانی خۆمان زۆربیان ئێستا ئەو کێشەیان هەیە و معاشەکانیشیان زۆر کەمەوە توانای ئەوەشان نیەوە من یەکێکم لەوانەی کە هەر بۆ فەرمانبەرەکانی خۆم ڕۆژانە دەیان سکاڵایەتە بەردەسم کە توانای دانەوەی قستەکانیان نییە و خۆشی موچەکانیان لە بەردەستمایە خۆش مەزانم چەنە ئەوش قستەکەی پێ نادرێتەوە دەست خۆش دکتۆر عیزەت ئەگەر هەمان پرسیار بۆ جەنابی
دانیشت پێتان وایە ئەگەر قەرەبووی ئەو کۆمپانیانە بکرێتەوە خود حکوومەت هاوکاریان بکە ئەمە یەکێک دەبێت لەو ڕێگانی کە دەتوانن کار ئاسانی بکەن ئەوانیش بۆ بەشداربووانی پرۆژەکانیان بۆی ئەو قورسایی کە لە سەرشانیان هەیە بتوانن کار ئاسانیان بۆ بکەن بۆ دانەوەی قیستەکانیان بەدڵنیایەوە هەم جارە شێڵێمەوە حکوومەت باوکی میلەتە ئەتوانێت تەنها لە دەسەڵاتی حکوومەتە چارەسەریان کێشە بکە بەشێکشی کۆمپانیاکان خۆیان نەتوانن بەرمونە بۆت بێنمەوە ئەو کۆمپانیایی کە بە دۆلار قەرزەکانی وەرەگرێتەوە بەهای دۆلارەکە دا ببەزێنێت لەو بەهای ئستەی هەیەی حکوومەت بەڵام لە لێخۆشببوونی گۆمەرگی و لە یاعفای گۆمەرگی و لە پێدانی امتیازاتی زیاتر بۆ کۆمپانیانە بەراورد بە بۆ کۆمپانیانەی کە نایکەن بۆ ئەوەی کێبڕکێ لە نێوانیانە دروست ببێ ڕێگەیەکی تر لە ڕێگەکان ئەم کۆمپانیانەش لە بەرژەوەندیانە قسەیان لەگەڵا بکرێت بۆ نمونە پلانێکی وادا بنێن بڵێن ئەو خاوەن قستانە ئەو بەشداربووانەی کە لەگەڵمانان ئەگەر لە ماوەی ئەم ساڵەیە ئەو قستەیان بە ڕێکوپێکی بۆ منتەزەمی بۆ هێناین بڕێک لێ خۆشببوونیان بۆ بکەین یان بە ڕێژە بۆ نمونە بڵێ چەندت قستلایە دە لە سەتت بۆ داعشکێنم یان هەمووی لێوەرەگرم بەڵام بەهای $100 لە جیاتی بە 146,000 بێ بە 130,000 چکە بۆ حقیقەتەکەی ئەمەیە کاتێک ئەم گرێبەستە کراوە لە نێوان ئەو هاوڵاتیە و ئەو خاوەن کۆمپانیایە بەهای دۆلار ئەم بەهای ئستەی نەبوو بەهایەکی تری هەبووە ئەو کۆمپانیایە کە شیش و چیمەنتە و دار و بەردی پەنجەرە و شوشەی هێناوە ئەو شوقەی دروست کردووە ئەو شوقەی ئستەنیە 2 ساڵ پێش بەڵێ دکتۆر ئەگەر مۆڵەتم بیت هەر لەسەر ئەو قسەی جەنابەت کۆمنتێک هاتووە ئەڵێت پرۆژە هەیە پێشتر تەواو کراوە یان هەیە زۆربەی کاری پرۆژەکە بە $120 کە ئەو کاتی دۆلار بە 120,000 بووە تەواو کراوە بۆچی ئێستا لە بەرامبەر 145,000 تۆ ئەو پارێ بدەیتەوە ئەمە هەم بۆ قسەی جەنابی شت یانیم کۆمنتەش باز لەوە کاڵێ بەشێک لەم پرۆژانە پێشتر کە تەواو کراون خۆ دۆلار بە 145 و 146 نەبووە بۆ ئێمە لە ئێستا دۆلارەکە بۆ بڕەپارێ بینەوە بەڵێ من وەکو بۆم باسکرد میشتم باسیەوە بکەم زۆربەی وانەیە کە قسەیان لایە ئەو کەسانن کە چوونەتە ناو شوقەکەەوە بۆ ماوەی چەند ساڵێ دوایەوە بەشێک لەو قسە لەسەریانە بێ بیدەنەوە بۆیە ئەگەر دیوە ئابوووریەکەی لێک بیتەوە منتەقی ئەوەمان پێڵێ کە ئەمە بەرهێنە بەڕێزە ئەگەر کەرەسەی خاو و پێداویستیەکانیشی بە دۆلار کڕی بێ ئەو دۆلارە بە 120,000 بووە ئێستا بە 146,000 ئەوە بەرهێنە بێلەوەی قازانج لە حاڵەتی ئاساییدا لە پرۆژەکەکە لەو $100 نەشایکا کە ئێستا بە 146,000ەکە بەڵام دیوە یاسایەکەی ئاوامان پێناڵێ بۆیە ئەڵەم بەشێکی بێ حکوومەت خۆی حەلیکە بەشێکشی وە بەرهێنە بێ پێشنیارە ئەوە پێشکەشە دیوە قانونەکەی لە گرێبەستەکەی ئانووسراوە ئەم گرێبەستا کە چوویتە ناوی ئەوەندە پارەت داوە بۆ چەند ساڵ دوایەوە کە کلیلی دووەرگرتووە هەموو مانگیە بێ ئەوە $1 بێ مادەم گرێبەستە ئەو کابرایەوە بەرهێنا ئەو گرێبەستەی بەدەستێتی بە پێی یاسا مافی خۆیەتی چۆن ڕێکەوتون ئەوە ئەو پارەی وەرگێ بەڵام ناحەیەی تۆ سێرەکەی وەلەو لە ئابوووریە و لە قانونە مەسلەی ویژدان و مەسلەی ئەو شتانە بەڕاستی هەر هیچ نەنووسراوە نە ئاماژەی پێدراوە نە هیچ شتێک بەڵام لە ڕووی منتیقەوە کە بیری لێ بکەیتەوە ئەڵێ کاکیوە بەرهێن تۆ ئەتوانی داشکاندنێ بکەی ئەتوانی ئەو $100 بە 146 حساب نەکەی بە 130 حساب بکەی ئەتوانی بە 146 حسابێکەکەی بەڵام 10% داشکاندن بکەی هێشتا ئەتوانی پارێزگاری لەو بڕە قەرزە بکەی بەڵام کابرایەوە بەرهێنی سبێنێ ئەڵێ من لە بانقێک پارەم قەرز کردووە ئەم پارەیە من فایدەی لەسەردەم سوودیە لەسەردەم بە دۆلار قەرزم کردووە بۆیە بیستش قەرزەکە بە دۆلار بدەمەوە ئەم دۆلاری ئێستا منەی دەمەوە بە قەرزی بانقەکەیە هەمانە دۆلاری جاران نییە بۆیە لەبەرەوە لە ڕووی ئابوووریەوە ئەمانە چوە بە ناویەکە بەشێکی بێ حکوومەت چارەسەری بکە بەڵێ باش بەدەر لە پرۆژەکانی نیشتە جێبوون یانێمە باسمان لەوە کرد هەندێک جار هاوڵاتیان کەلوپەلی ناوماڵ یاخود ئامێرە کارەباییەکان یاخود بۆ نمونە مۆبایلێکە بەقی سێناوێتی ڕەنگە لە ئێستاە کە ئەو دۆلاری کە ئەیداتەوە و ڕێژەی دۆلار بەو شێوەیە بەرز بۆتەوە نرخی ئەو مۆبایلە زۆر لەوە بەرزتر بێتەوە کە خۆی پێی کڕیوە یعنی لەم کاتەیە چارەسەر چییە؟ خاتو نجا بابیر لەوە بکەینەوە هەر ناڵێن کێشەکە چۆنە و چیە و با هەریەک چارەسەری سریع لە دنیادا باشترین پلان و بەرنامە ئەمەیە هەر کەسێ داهاتم بە چ پارەیەک بوو خەرجەکەشم بۆ پارەیە بێ یعنی ئەوە قەزەرەری لێ ناکەی بەڵام
خراپترین حاڵەت ئەم حاڵەتێک کە ئێستا بەسەر فەرمانبەران بەسەر کڕیارەکان یەکشتمان بیر نەچێ خۆر فەرمانبەر نییە کە مۆبایلی کڕیوە با باسی کڕیار بکەین بۆ ئەوەی ئەم مناقەشەیە کەیکەین بۆ هەمووان بێ هەموو کڕیارێکا چێتە بازار ئەگەر داهاتەکەم بە دینار بوو حەچیم کڕیاتوانم بە دینار بیکڕم چونکە بە پێی یاسا دراوی عراقی دینارە یعنی هیچ کۆمپانیایەک ناتوانێت ئیجبارێکە بڵێ ئللا بە دۆلار پێتەفرۆش ناتوانێت ئەتوانی پێی بڵێ بە دۆلار چەنە بۆم بشکێنەرەوە وەصلێکم بۆ دروست کە لە وەصلەکەیە بنووسە ماگانە ئەو نەدینارم بۆ بێنە بۆیە بەڵام هەڵبەتە کڕیار لای ئێمە گوێی بۆ نەداوە موچەخۆری کەرتی گشتی هەمووی مەعاشەکەیان بە دینارە چکە دینار حملەی عراقی لەوانەیە کەرتی تایبەت بەشێکی زۆریان بە دۆلار بێ بۆیە باشترین پلان ئەمەیە داهاتم بە چ پارەیەک بوو خەرجەکەشم بۆ پارەیە بێ هەرگیز زەرر ناکەم بەڵام ئەگەر من معاشەکەم ماگانە بە دینار بوو چوم ئاڵتونم کڕی بە دۆلار مۆبایلم هێنا بە دۆلار سیارەم بە قست کڕی بە دۆلار شوقم کڕی بە قست بە دۆلار ئەوە گەورەترین مجازەفەیە بە حیاتی خۆتە کردووە لەکوێ دەرەکەوێ مجازەفەیە لەمەیە کە یەکسەر بە ڕێژەی 20% بەهای دینار دابەزی بەهای دۆلار بەرز بووە خۆم بڕیاری حکوومەتی عراقیشدایەتی ئەبواە قۆناغ بە قۆناغ بواە بواە ساڵ بە ساڵ بواە نەک لە یەک هاتەوە بۆ یەک جار و ئەم جارەش لە بەنامێک تیشتێکی دم کرد خۆ ئەمەشی نەکردایە باوەڕکە بەهای دیناری عراقی وەکو تمەنی ئێرانی و لیرەی سووریوانەی لێهاو بۆیە چارەسەر ئەمەیە بۆ لەمە دووە ئێستش نەچوە بچێ بە ئەم بەرنامانە کاکرێ بۆ ئەوەیە بە چاڕوونی بدەیت بۆ کێشەیەک بۆی دروست نەبێ ئەمجاش چارەسەر بدەیت بۆ کێشەیەک کە ڕووی داوە هیچ کەسێک سەرەتەکەت بەچی بوو داهاتت بەچی بوو بە هەمان ئەو پارەیە بچۆ خەرجیەکانە بکە ئەمە یەک دوو حکومە دەبێت بیرکاتەوە بێ کۆبنەوەیەک بکاتە بێ وەبەرهێنەکان بانک بکات زۆر باشە دکتۆر دواترە گەڕێمەوە لات باسی پلانی حکوومەتەکەین دواترە گەڕێمەوە لای جەنابەت کۆمەڵێک کۆمنت هاتووە بابی خوێنینەوە فریات ئەمین پرسیارەکەی ئاراستی جەنابەت کردووە کاکە عەزیز ئەڵێ پرسیارێکمان هەیە ئەڵێ ئێمە من وەکو پێشمەرگەیەک چەند ساڵە قیستم لەسەر هی پرۆژەیەکە نەماوە فایدەی هاتوۆتە سەر سوی چۆتە سەر و لە ئێستا من قیسێکی زۆرم قەرزێکی زۆرم کردو بۆ دانەوەی ئەو قیستانە بەڵام داواتان لەکەین کە مەبەستی ئەوەیە ئەو قەرزانە کە دانەوەی دو ئەکەوێت بڕێک پارەی ئەچێتە سەر ئەڵە داواکەین ئێوە داوا لە کۆمپانیەکان بکەن کە ئەو بڕە پارەی لا بن تەنها قەرزەکان بتوانین بینەوە هەڵبەتە ئەوەشمان کردووەوە هەوڵی باشمان ناوە خۆمە دوو جۆر قستەیە قستێکیان بریتێ لەوەی سندوقی نیشتەجێبوون ئەوەیە کە بریارەکە لای وەزارەتی داراییە و لای ئێمە نییە و هەڵبەتە ئێمە هەوڵشمان ناوە و داواشمان لێکردوون کە وە پێشتریش کارێکیان کرد بۆ ئەوەی ئەو غەرامەیە کە ئەچێتە سەر ئەو بڕەپارەیە کە نەیاوە چەند ساڵێک کەم بکرێتەوە بۆ ئەوەی بدێ لەگەڵ مانگەکانە یا بە هەر شێوەیەک لە شێوەکان چکە وزارەتی دارایی ئەوە بڕیارە کە بڕیارەکانی خۆی جێبەجێ بەڵام ئەم لێرە ئەماژەی بۆ کردووە من هەوڵاتیەکەمەوە پێشمەرگەشم ئەڵێ نەمتوانیوە لە کاتی خۆیان قیستەکان بەمەوە بەڵام ئێستا ئەو سوکە ڕاستە بەڵام خۆ هەر کەسێک چێ ینی دایمەن ئەبێ من ئەوە گلەی نییە لە ئەو بەڕێزە بەعکسەوە ینی ئێمە هەوڵمان ئەوەیە کە خەڵکێکی ئاوا مزەحیات پێشمەرگە یا خەڵکێکی کە خاوەنی دەرامەتێکی کەمە بێ با خاوەنی یەکی نیشتەجێبوون بەڵام کاتێ من و تۆ العقد وەکو دکتۆر عزیز وتی شریعەت المتعاقدین واتە گرێبەستەکەی نێوانە کاتێک گرێبەستێکە لە هەر ناو گرێبەستەکەیاچی هاو ئەو گرێبەستە لایەن هەموو لایەکمانەوە پەسەند کراوە واتە ئەو غەرامەیە باشە کاتێک لە زروفێکدا هەرچەندە یاسا ینی ئەوە نازانێ بەڵام بۆی کە هاوکاری خەڵک بکرا ڕەنگە لە زروفێکدا ئەم گرێبەستەکرابێت کە بەهای دۆلار بەو شێوەیە نەبووەوە وەزعی خەڵک ڕەنگە باشتر بوو بەڵام لە ئێستا بارگرانیەکە دروست بوو جنابیشی ئەفەرمێ کە بۆ ماوەیەکی زۆرە نەیاوەتەوە خۆ ئێمە ئەمە چەند مانگێکە ئەم بەڵێ باس لەوەکە ئەگەر ئەم چەند مانگێ بێ ئەکرێ زۆر بە ئاسانی قسە لەگەڵ وەبەرێنەکان بکەین و حالی چارەسەرێکیان بۆ بکەین بەڵام ئەگەر ئەو دو ساڵە خۆی هەر ئەو پارەی نیابێتەوە ئەمە بۆ خۆی
بابەتێکی ترە وە چکۆم ئێمە لەسەر ئەوەی کە ئێستا بابەتەکە لەسەر ئەوەیە و قسەمان لەسەر ئەوەیە کە ئەم گۆڕانکاریەیە کە لە بەهای دینار بەرامبەر بە دۆلار دروست بووە و ئەمەش ئێمە لە چارەسەراین و لە هەوڵین بۆ ئەوەی چارەسەر بکەین بۆیان بەڵام ئەگەر ئەو کەڵەکەبوویەکی لا دروست بوو بێ و چەند ساڵە پارەی نییە بێتەوە یاسا ڕێگایە بۆی کە غەرامەی هەردوو لاش کۆم گڵێ بەستێکی گرێ بەستێکی تۆقێ کردووە واژوو کراوە لە نێوان هەردوو لایە و چۆم ئەویش بۆی هەیە ئەگەر لە حاڵەتێکە ئەگەر وە بەرهێنەرەکە ملتەزم نەبوو بەوەی یەکی بۆ تاوکە و ئەوش بڕەپارەیەکی هەم ئەو 15% کە ئەچێتە سەری ئەوش توانێت داوای کاتەوە ینی ئەگەر وانە کاک عزیز بۆ لە مۆدووەکە بەم شێوەیە بەهای دۆلار بەرز بۆتەوە بەهای دینار دابەزیەوە بەرامبەر بە دۆلار ئەو بەتایبەت ئەو کۆمپانیانەی کە فائیدی تەخیریان هەیە ئەتوانن ئێوە داوایان لێ بکەن ینی کە هاوکاری خەڵک بکەن ئەگەر لە پێشتریش داوەک باست کرد ئەم کێشەیە نەبوو بێ بەڵام بۆ لە مەودووە هاوکاری خەڵک بکەن کە ئەو فائیدەیە لا بەرنیاخود کەمی بکەنەوە بەرامبەر بەوەی کە ئەگەر هاوڵاتیان قستەکان لە ماوەی خۆیان نەبن نەکاری ئێستا ئێمە پێشتری زۆرمان هەڵڵاوە بۆەوەی ئەو حاڵتە نەبێەوە هەندی لەوە وەرێنەکانیش لە ڕاستە ئەویان نەکردووە لە بەرەوەی ئەو فائیدەیە کە وەرەگرن لەوایچێ لە جۆرە لە جۆرەکان ئەوان بە ئەوانیش بە حرامی بزانن یا بە زۆرێک وە بۆیە ئەوانیش لە پێشترا من کەم بینی و ما کەەوە بەرێنەکان غەرامەی خەڵکەکە بکەن و هەم خەڵکە کەش داوای قەرەبوویان نەکردوتۆ لە خەڵکە گەر پرۆژێ دواکەوت بێ یعنی منم حاڵتم بەدی کردووە لە پرۆژەکانە و زۆریش هەم هەردوو لە هاوکاری یەکتر بوون بەڵام لە ئێستاە ئێمە بە هەموو شێوەیە هەوڵین کە ئەو زیادەی کە دروست بووە و ئەو غەرامەیە نەبێ و ڕێگەشیان ناین و هەڵبەتە داواشمان لێکردون و بەرێنەکانیش هەڵبەت ئێمە لە گفتوگویان لەگەڵیانەوە ڕۆژانە قسەیان لەگەڵاکەین و لە ڕێگەی حکوومەتی شۆ بەتەماین قسەیان لەگەڵا بکەین و چەندجارێکیش قسەمان لەگەڵا کردوون پێشتریش و بە تەلەفۆن لەوانەیە من زۆربیانم دوانی بێت لەسەر ئەو بابەتە و داوای هاوکاریم کردەوە بۆ ئەو کەسانی کە داوایان لە ئێمە کردەوە هەر کەسێک هاتوێتمە سکاڵایەکەم بۆ بنووسن بۆی بتوانم بە نووسراوێک لە ڕێگەی خۆمانەوە داوای هاوکاریم بۆ کردوون و هەڵبەتە هاوکاری باشیان کردووە زۆر باشە بەڵام کۆمەتێک هاتووە باس لە کۆمەڵگەیەکی نیشتەجێبوونەکە لە چوارچرا ئێمە ناوی کۆمپانیاکە ناهێنین لەنجەکەریم ئەڵێت ئەو کۆمپانیایە لە کۆتایی پرۆژەکەدایە لە چوارچرا بەڵام تا ئێستا هیچ ئاسانکاریکی نەکردووە نە بەکەمکردنەوەی قیست نەداشکاندن نرخی دۆلار بەداخەوە بەرهێنان هیچ هەڵوێستێکی نییە و هیچ بە دوواداچوونێک بۆ ئەم پرۆژانەکردنەوەیان بۆی کە خەڵک ئاگاداری ئەوە بێت کە ئەوە کار دەکەن ئاسانی بۆ خەڵکەکەن ئەو پرۆژەی کە باسێکە تەنها 150 کەس قستیان لەو بابەتی کە توانێن هەڵبەتی مەهۆڵێکمان نا کستەکانیان $800 بوو و بەرێنەکەەوە دیاوە کە $400 وەرگێ و هەوڵێکی زۆریشم بەیاون خۆش مەزانم حەزێکی ناوەکانیش پێڵێم ئەوەی ئیشم بۆ کردووە لەسەری لێرەش نەبووە بەرێنەرەکە تەلیفۆنم بۆ کرد و قسەشم لەگەڵا کرد وتم نابێ بە هیچ شێوەیەک تۆ غەرامەیان کە یا قستەکانیان بۆ شێوە لێ داواکی کە تۆ $800 لیان وەرگری هەڵبەتە ئەو داوای لێکردنەوە پێوتن کاکە ئەوانەی کە عەدەدەکانتان چنە تا من بتوانم هاوکارتان بم ئەوانیش ژماری ئەو کەسانیان نانێ و لە ئێستا شەسکەڵایەکیان لای منەوە من بۆشم بکرد نووسراوێکی فەرمی بۆ مناردووە بۆ بەرێنەرەکە و داواشم ئاگاد لە کێشەکەیان هەمووی ئاگام لێتی لە هەر شوێنێ هەر بابەتی ڕووی یابێ من بەدڵنیایەوە ئاگاداریم کوردە بابان ناوی کۆمپانیایەکی هێناوە ئەڵێت لەلای ئەو کۆمپانیای قستی دۆلار بە 130,000 وەرەگیرێت و جێ خۆیەتی سوپاسی بکەیت ئەو ئێمەش پێشتر منیش سوپاسم کرد لەبەرەوەی یەکەم کەس بوو ئەوەی کرد و ئەو کۆمپانیایە و زەکی ناوەگەشی ئەڵێم چکە من هەمووی ڕاستی بەداڵشنم بۆ کردەوە لە کاریشم هەیە لەسەر هەموو پرۆژەکان وەکو باسم بۆ کردن ئێمە لە کوی 35 پرۆژە هەژدەیان بە دینارە حەڤیان بە دۆلارە و لەو حەڤەیەش بەشێکی زۆریان قستەکانی زۆر کەم بۆتەوە و یا وەرگیراوە یا خەریکە لە کۆتاییایە و چەند پرۆژەیەک هەیە کە قستیان زۆرە ئەوانش قستی گەوریان هەیە ئەوانە زۆر هەڵوێستی باشیان هەبوو بە تایبەتیش ئەوانش کە خانۆکانیان خانووی گەورە و پارەکانی قستەکانیان زۆرە و لەوانە من دەستخۆشی لەوە شەکەم لەو کۆمپانیانە کە بە 130 دایانشکاندوێتەوە و هەرشە بە 125 دایشکاندوێتەوە و دەستخۆشی لە کۆی ئەوانەکەم و ئەو دەستخۆشی من جارێکی دەستخۆشی پێشتری شوتم و لەوانشتی کە قستەکانیان کردووە بەنیو زۆر باشە دواترە گەڕێم وڵات کۆمنتەکان زۆربەی ئاراستی جەنابەت کراوە دکتۆر عیزەت کۆمنتێک هاتووە باز لەوە کاڵە هیوادارم ئەم داشکاندنی کە ئەکرێت و ڕێژەیەک دیاری دەکرێت
بکرێت بۆ دۆلار بانکەکانیش بکرێتەوە بە تایبەت باس لەو بانکانەکە کە قیست ئەن بە هاوڵاتیان ئەڵە بەشێکی زۆری هاوڵاتیان لە ماوەی ڕابردوودا قیستیان لەم بانکانە کردووە بەڵام بەشێک لەم بانکانە دۆلاریان بە 146,500 دیاری کردووە لە کاتێک کاتۆ ئەو بڕەپارەی کە وەرت گرتووە بەرامبەر ئەو پارەی کە مانگانە ئەیەیتەوە ڕەنگە زۆر زەرەر بکەیت یعنی ئەکرێت بانکەکان خۆیان ڕێژەیەکدا بنێن بۆ ئەو خەڵکەی کە قیستیان کردووە لە بەرامبەر ئەوەی کە قیستەکان وەربگرنەوە خۆی لە ڕاستیە بانک بۆ ئەوە دامەزرێ بانک بۆ ئەوە ئیشەکە قازانج بکە بەڵێ ئەجا قازانجی بانقیش پارەیە هیچ شتێکی تر نییە چکە مامەڵە بە پارەواکە بەڵام کاتێک کە دۆلار بە 120,000 یا 125,000 بێ کاتێک ئەو هاوڵاتی ئەو قیستەی کردووە لەوێشە ئەو یعنی ئەو بانکە قازانجی کردووە یعنی کاتێک تۆ لە ئێستایا دۆلار بەو ڕێژەیە بەرز بۆتەوە ئەبێ قازانجەکەی زۆر زیاتر بێ بەڵە ڕاستە ئەو قسێ تەواو ڕاستە بەڵێ ئیشی بانقەمەیە دۆلارە دەیاتێ دۆلارە لێ وەرەگرێتەوە تر حەقی بەوە نییە تۆ ئەو دۆلارەی کایدەیتەوە بە دینار کڕیوتە بە تمەن کڕیوتە بە یۆرۆ کڕیوتە بە چی کڕیوتە ما وەکوتم ناحی یاسایی و ناحی دارایی ئەمانە بۆت باس بکەم وەکوتر هیچ ڕێگریەک نییە لە بەردەم ئەو بانقانەیە ئەگەر بتوانن مراعاتی ئەو زەبونانەی خۆیان ئەو مشتریانەی خۆیان بکەن هاوکاریان بکەن تەسهیلاتیان بۆ بکەن کار ئاسانیان بۆ بکەن داشکاندنێکیان بۆ بکەن هەر بانقێکەوە بکە ئابێ دراسی بکە بۆ خۆی بۆ قەرزی لای خەڵکە ئەو قەرزە ئێستا بە ئاسانی وەری ناگرێتەوە ئەگەر وەری نەگرێتەوە خەرامەش یەچێتە سەر ئەو مەسەلەی خەرامەی کە باسێک لەگەڵ کاک عەزیزە بۆ بانقی ڕاستە بۆ ئاڵ بۆ هەموو کایەکانی ژیان ڕاستە ڕاستە ئەو بانقا 1000 دلار دەیاتێ 12 لە 100 لە 11 لە 100 قازانجی خۆی بە پێشوەخت لێ وەرەگرێت بێ لەوەش کە مانگانە تۆ دۆلارەکانی بۆ گەڕێنیتەوە قستەکە لەوانەشە کە بیکاتەوە بە دینار قازانجەکە بەڵام دڵنیاتەکەم ئەو بانقە ناچێ ئەو دۆلارێک کە لە قەرزی هاوڵاتیان وەریگرتوۆتەوە بیکا بە دینار و قازانج بکە ئەوە ناکە هەر لە بانقەکەی خۆیان بە دۆلاری ئەهێڵێتەوە کەسێکی تر چوو داوای قەرزی لێکرد ئەیداتەوە بەویش بۆیە وەکوتم ئەمە بڕیاری حکومەتێوەیە حکومەتیشە بێ حەکیمانە لەگەڵیانە قسە بکە ئەگەرنا بە پێی یاسا بتوانێت فەرزیکە بەسەریانە ناتوانێت بەڵام ئەتوانێت ڕێگەی تر بگرێتە بەر لەگەڵ هەموو ئەو فرۆشیارانە لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە قستیان داوە بە خەڵک بۆ هەر مەبەستێ بێ بتوانێت کاراسانیان بۆ بکە بۆ ئەوەی سوڕی ئابووری بگەشێتەوە بۆ ئەوەی ئەو کێشانەی لە نێوان قەرزار و قەرزدەرا هەیە بەشێکی چارەسەر بکرێ یعنی جارەشەڵێمە بۆچی حکوومەت بۆ وەرگرتنی باجی خۆی 500% داشکاندنەکە بۆ بیری لەو کەسانە ناکاتەوە کە چوون لە کەرتی تایبەت لە پرۆژەکان لە معرەزەکانی سیارە لە ئاڵتونچیەکان لە دوکانی ئەساسەکان ئەبێ خۆ هاوڵاتیەکیش کە با کاسبیش بێ با مەعاشخۆری حکومەتیش نەبێ بەڵێ دکتۆر زۆربەی کۆمنتەکان ینی باس لەواکەن ئەمان کاتێککە ئەو شتانیان بە قەرسێناوە بە نمونە ئەتا محەممەدیش باز لەوا کاڵێ ئێمە کاتێکشتمان بە قیسێناوە دۆلار بەرز نەبووە بەڵام ئێستا بەرز بۆ تۆ خوا قوبولی ئەکات ئێستا زیاتر پارە بدەین داوا لە حکومەتەکەین کە دۆلار بکاتەوە باری ئاسا ینی کێشەکە لەوەیە کە ئەمان کاتێک ئەم شتانیان بە قیسێناوە دۆلار بەو شێوەیە نەبوو ینی ئەمەیە کە بارگرانێکی بۆ خەڵک دروست کردووە ڕاستە ئەو پرسیارەی کاک محەممەد زۆر بەجێیە بەڵام لە هەرێمی کوردستانە ئەم دەسەڵاتی دانانی بەهای دۆلار و دینارە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان نییە لە دەستورە چەسپیەوە تەنها بانقی ناوەندی ئەتوانێت ئەو بڕیارە بدا هەوڵ هەیە لە زۆر لاوە بۆی بە هەم دینار و دۆلارە چاک بکرێتەوە بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی ئەو تۆی نەبووە لە بۆشجای عراقیشان وسراوە 100 دلار بە 145,000 دینار ئەخەمڵێنرێ بۆ ئەوەی کورتێنانی پێپڕ بکرێتەوە ئەم جارش تاکید لە خاڵێکەکەمەوە لە ڕووی ئابوووریەوە با بۆ بەرهێنەکان گویان لێم بێ با ئەوانەی گویان لێم بێ کە قستیان لای خەڵکە بە شێوەیە لە شێوەکان ئەمڕۆ ئەو پارەی کە لای فەرمانبەران و موچەخۆران و خەڵکی کاسب هەتانە و قەرزە لەسەریان داشکاندنیان بۆ بکەن خاتریان بگرن کاراسانیان بۆ بکەن بۆ زووتر پارەکانتان بۆ بێننەوە ئەگەر نا ڕاستە بە پێگرێ بەس کراوە ڕاستە عقدە ڕاستە هەردوو لا ڕازی بوون بۆ مەرجە ڕاستە ئێستا هەر پەیامێک بدەم بە کاک محەممەد ئایا ئەو گرێ بەستی ئەو کردوێتی تیان نووسراوە ئەگەر بەهای دینار دابەزی بەهای دۆلار بەرز بۆەوە گۆڕانکاری لەم عقدەیەکرێتیان نیشتیوە ئەڵێ
مانگی ئەوەندە دۆلارمە بێ بدەیتێ لە بەرواری ئەوەوە دەست پێکا لە بەرواری ئەوەوە تەواو بێ خۆ دکتۆر ڕەنگە بڕیارەکە چاوەڕوان نەکراو بوو بێ بۆ خەڵک ینی چاوەڕێ ئەوە نەبووبن کە بڕیارێکی لەو شێوەیە بدرێت بۆیە باوەڕم کەس لە گرێبەستەکانە ئاماژەی بەوە نەکردووە بەڵێ ڕاستە هەموو کەسێک کە گرێبەستی ئیمزاکە ئەتوانێت چی دڵی ئێوێ جێ بکاتەوە بە شەرتێ بەرامبەرەکەی ڕازی بێ هەیە سەجار ڕووی داوە خاتون سەجار ڕووی داوە لە ناو گرێبەستە مەرجێکی ئاوەیتیان نووسراوە بەڵام بۆ کۆمپانیایەکی گەورە کە 2000 وحدەی سەکەنی دروستەکە ئەو گرێبەستە بەو شێوەیەدا ڕێژێکە مخاتەڕی بۆ ئەو نەبێت کە زیان و زەرەری بۆ خاوەن کۆمپانیاکە نەبێت چەند محامێکی شارەزا بانەکە لە گرێبەستەکەم بۆ بۆستا منی هاوڵاتی و کڕیار کاچم هەر یا دوای قسەی خەڵک کەوتوم یا کە شوخەکەم بینی نموزەجەکەیم بینی یەکسرە چم عەقدەکەی ئیمزاکەم بەبێ ئەوەی وردەکاری و عەقدەم خوێنە بێتەوە یا بە مێشکمان نایە شارەزاییم نییە لەوەیە باس لەوە بکەم ئەگەر من مەعاشخۆرم معاشم بە دیینارە بێ هەموو مایەکیش دۆلار بدەم ئێگەر گۆڕانکاری بەسەر بەهای دۆلارە هاو ئایا تۆ هیچ خاتر مەگری هیچ داشکانێکم بۆەکەی بۆیە وەکوتم بە یاسا و ڕێسا ئاسان نییە ئەم کارە بەڵام ئێستا من ڕوویدەمەکەمە هەموو وەبەرهێنەکان کە قستیان لای خەڵکە لە بەرژەوەندیتانە داشکاندنی تێدا بکەن بۆ ئەوەی زۆر بە خێرایی ئەو قستانە وەرگرنەوە بۆ نمونە بڵێن تا کۆتایی ساڵی 2021 هەر کەس زۆرترین قستی هێنایەوە داشکاندنی بۆ ئەوکەین بە ڕێژەی لە سەتا ئەوە ئەو بۆ ئەوەی خەڵک پێزانەوە ئەمە تەشجیعەکە بێ بۆ خەڵک ئەو پارەی کە قرزە دڵنیام لە 100 لە 100 بۆ خەڵکیش باشە بۆ بەرهێنەکانیش باشە چونکە شتێکی لە ئابووریا پێوەترێ بەهای ئێستای دراو ئەو کۆمپانیانە ساڵێکی تر قستەکەیان دەستکەوێتەوە بە بەراورد بەمڕۆ دە لە 100 فەرقی هەیە بەهای دراو هەموو ساڵێک کەمە بێتەوە بەهای دراو دابەزێ بەهای ئەو دۆلارێکی ئێستا بەرز بۆتەوە ساڵ لە سوای ساڵ بەهاقی دابەزێ لە بەرژەوەندی کۆمپانیەکان و بەرهێنەکان و خاوەن قەرزەکانە وەگەوەی کە حکوومەت بۆ دانەوەی پارەی کارەبا و باج و ڕسومات داشکاندنی کردووە ئەوانش داشکاندن بکەن بۆ ئەوەی خەڵک خێرا ئەو قرزانەی لەسەریانە بۆیان بێت زۆر باشە دەست خۆش دکتۆر کاک عزیز ئەگەر باس لە پرۆژەکانی وەبەرهێنان بکەین دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار کاریگەری هەبووە لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان و ئەو پرۆژانی کە لەلای ئێوە مۆڵەتیان وەرگرتووە ئەگەر بەراورد بکەین بە ساڵانی ڕابردوو بەتاکید لە ئێستا جارێ زۆر زۆر بۆ ئەوی ئێمە ئەو بڕیارە بین چکەم ئەم ڕاز وەکو جەنابی دکتۆر عیزەت وتی لە ڕاستیا بڕیارەکەی بانکی ناوەندی عێراق زۆر مفاجئ بوو و ئەبوایە بە بەرنامە ئەوەی بکردایە بەتاکید ئەگەر ئەمە بخایێنێ و درێژخایەن بێ و کاریگەری زۆری ئەبێت لەسەر پرۆژەکان چکۆم کەرەستە و بازار گرانە بێ کە کەرەستەکانی بازار چکۆم حاڵتەکە لە چی شایە ئێمە بە ئەگەر بەنسبەت وەبەرهێنەر و پرۆژی وەبەرهێنانەوە قسە بکەین ئەو کەرستانی کە کێتە بازار و زۆربەی ئەوان زۆرێک لە ئەوان ئەو کەرستانی کە ئەهێنن بۆ پرۆژەکان لە دەروی وڵاتی هێنن و ئەو کەرستانش بە دۆلار ئەکڕن کە یەتە ئێرە دیارە ئەو دایشکێنێتەوە بەرامبەر بە دیناری عێراقی ئەو کاتە ئەگەر جاران 100,000 بێ بۆ نمونە ئێستا 110,000 بێ ئەمە بۆ خۆی یەکەم کاریگەری هەیە لەسەر پرۆژەکان کاریگەری دۆمی بریتە لە ئەوەی کە وەبەرهێنەرەکان هەڵبەتە لە کۆمەڵی لە پرۆژەکانیان پشتە بەسن بۆ پارەی کە لە هاوڵاتی و وەرێگرنەوە یەکاتێک کە ئەو توانای ئەوەی نابێ ئەو پارەیە باتەوە ئەو کاتە ئەوش هەمە بێ هۆی کێشە و مشکلەیەکی زۆر بۆ پرۆژەکان و هەمە بێ بەهۆی ئەوەی وەبەرهێنەرەکەش نەتوانێت پرۆژەکەی و خۆی جێبەجێ بکات چکۆم تۆ کاتێک پرۆژە بۆ کەسێک جێبەجێ ئەەکەی وە بابلی بوون منەیەکی نیشتە جێبوون بۆ تەواوەکەی کە تۆ پارەکەی ماگانە و قستەکەی لە ماگانە وەربگریتەوە ئەوەی کە کاریگەری زۆری هەیە ئێمە دوو کێشەمان لە یەک کاتە توش بوو یەکەمیان بڕیارەکەی بانکی ناوەندی بوو لە هەمان حاڵەتی ئێمە لە خۆمان کێشە ئەومان هەیە کە بڕینی لە 121 لە موچەکانمان هەیە بۆ نمونە ئەگەر ئەمە حاڵەتی یەکەمیان بڕیاری ئەمە ینی دوو چارەسەر چه پێت وایە کاکە عزیز ئەگەر موچەخۆر لێبڕینی لە 121 نەبێت و 30 ڕۆژارێک لە کاتی خۆیان من دڵیان موچەی خۆی وەربگرێت پێت وایە ڕابێت یان بەپێی ئەو داهاتی کە بەدەستێوەیەتی بتوانێت ئەگەر بەهای دیناریش بەرامبەر دۆلار دابەزی بێ بتوانێت ئەو قستانە لە کاتی خۆیان باتەوە بەمەرجێک ئەگەر ئەم لێبڕینە نەبێت و لە کاتی خۆیان موچە دابش بکرێت ئەگەر بەراوردی بکەی لەوانەیە
ئەگەر لە 20ەکەی کە باسی ئەەکەین بڕ ینی وەکو خۆی لێ بێتەوە و موچە 100% بێرێ نەک سابی سوێکی لێ بشکێنرێ خەڵک بۆ خۆی ئێستا دوو جارە ئەو کاتە بێ بە یەک لێبڕین ئێستا دوو تو لێبڕینێک تێ لە موچەکەەوە کە بە دینارە لەو لاشۆ لێبڕینێکی دووەمە هەیە کە $2 خۆی بەهاکی بەرز بۆتەوە کە تۆ کارەکانت لە بازار ڕەنگە تۆ گەرمانی بۆ نمونە $300 قستت لا بووبێ ئەگەر $1 بە 120,000 بووبێ مانی 370,000 تۆ دیاری کردو بۆی کە تۆ قستی خۆتی پێ بیتەوە بەڵام ئەم لە ئێستا ئەو $300 زۆر لەوە زیاتر بۆ بە 400 کە بۆ بە 400 ئەمە بۆ خۆی هەر بە خۆی دوو جار کاریگەری لەسەر تۆ دروست کردووە کاریگەریکیانەوەیە کە تۆ موچەکە و خۆی ئەسڵن دابەزیوە کاریگەری دووەمشان بریتە لەمەی کە بەهای $. بۆیە یعنی من ئومێد دەکەم و هیواداریشم ئەگەر ڕێکەوتنی هەرێمی کوردستان و بەغا سەر بەگرێ کاریگەریکی زۆر لەسەر هاوڵاتیان لاچێ بۆ ئەوەی گەڕانەوەی 21 و بتوانرێ دوو ئەگەر بانکی ناوەندی عێراق توانی پڕکردنەوە کورتێنانی بودجە پڕ بکاتەوە دیارە ئەکرێ بچێتەوە بە بڕیارەکەی هەرچەنە ئێمە هەمومان من ئەندازیارم بەڵام ئابووری ناسان ئەوە زۆر بە جوانی وزەتیش زۆر بە باشی دەزانێت کە ئەم بڕیارێکی بێبەرنامە بووە و زۆر مفاجئ بووە بۆ خەڵک و کاری ئەم جۆرە بڕیاران هەر بڕیارێک بەبێ بەرنامە بکرێ کاریگەریکی ئانی زۆر خراپی لەسەر هاوڵەتیە بێ بۆیە ئێزت باسی لەوە کرد کاتێک کە خەڵک موچەی بۆ نمونە بە دیناری عێراقیە با تەعامل و مامەڵەکردنی بەوە بێت یعنی بەڵام ئێمە باسمان لەوە کرد ئەم بڕیارە زۆر چاوەڕوان نەکراو بوو یعنی ڕەنگە خەڵک بەڵێ خەڵک چاوەڕێ ئەوە نەبوو بێت کە بەهای $. بەو شێوەی لێبێ بۆیە زۆربەی مامەڵەکان بە $. کرا ئەمە خۆی ڕاستە بۆ شوێنێک کە تۆ بۆ نمونە تهدیدی ئەەکەی لە وڵاتێکە تۆ مامەڵەکردن بە چ دراوێکە ینی بۆ نمونە ئێمە ئەگەر هەر دیناری عێراقی بۆیە بازار ڕێگە نەدرایە بە $. بێ ئەو کات ئێمە هیچ گۆڕانکاریێکمان لەمەیە نەبینی بەڵام ئێستا تۆ ئیجباری لەبەرەوەی مامەڵەکانت لە بازار ڕ بە هەردوو جۆرە دراوەکەیە کاریگەری ئەبێ خۆ تۆش بڕیارەکە چاوەڕوان نەکراو بووە بۆیە تۆ لەوانەیە زۆربەی ئیشەکانێت وەکو جەنابەت فەرموود مۆبایلێکە تۆ کڕیوتە بە $1000 و ئێستا ئەبینی ئەبێ بە 1000 و ئەوەنە ئێمە کاریگەری لەسەر دروست کردەوە بۆیە ئەمە لەسەر کوی جومکەکان لەسەر کوی بابەتەکان لەسەر کوی شتەکان و بەرهێنەرەکانیش کاریگەری لەسەریان دروست بووە ئەو کرێکارانی کە هێناوێتی لە دەرەوەی وڵات بە $. ئەو بابەتانی کە لە دەرەوەی وڵاتێنێ هەمووی بە $. ینی تۆ کارگەیەکی گەورە تۆ لەوانێت لە پرۆژێکی بچووک و مەمناوەندا کەمتر بەڵام لە پرۆژە گەورەوە پێت وایە بارگرانیەکە بۆ سەرشانی ئەوانی دوو ئەوەن دەبێت ئەکید هەمان کاریگەری لەسەر ئەوانی و هاوڵاتیش بۆ خۆی دەخلەکەی کەمە بۆیە بە هاوڵاتیەوە زۆر دەخلەکە دیارە خاوەن داهاتێکی کەمە بەڵێ ئەگەر بچینە لای هەندێک کۆمنت کارزان نەجم ئەڵێت بەڕێزم کۆمپانیا خۆی دووە ئەکەوێت لە تەواوکردنی پرۆژە بە چەندین ساڵ بەڵام قەرەبووی بەشداربووانی ناکاتەوە بەڵام بۆ بەشداربوو ئەگەر هاتوو لە کاتی خۆی دابم بێموچەی و بە ئەزمەیە ئەگەر قستەکان نەیە ئەو کاتە ئەبێت ینی پارەی زیاتر بان بەستی ئەوەیە بۆ ئەگەر کۆمپانیاکان لە کاتی خۆیان ینی تۆ بینی لە بینی هاوڵاتی ئەو کۆمپانیانە گرێبەستێکە بەپێ ئەم گرێبەستە ماوەیەک دیارێکرێت کە دەبێت لە ماوەیەدا ئەم پرۆژەیە تەواو بکرێت ئەگەر لە کاتی خۆیدا تەواو نەکرێت ئەمە هیچ هاوڵاتیان نەتوان قەرەبووی بکەنەوە بۆی کە ڕێژێک لە پاریان بۆ بگەڕێنێتەوە ڕاستیە من وانای بینم کە هاوڵاتیان ئەگەر سکاڵای ناوێ نابێت لای ئێمە و داوایان کردبێگەر یەکێک بە پێی گرێبەستەکە ئەوان داوای ئەوەی لێکردبێتن غەرامەیان بکەن تەمان ئەوە ئەبێت لە ڕێی دادگاشەوە بێت و ئێمە هەوڵمان ناوەکە نهێڵین حاڵەتی وا دروست بێ و ئەگەر حاڵتێکیش بوو بێ ئێمە لە هەوڵەکانمانە لەوەی داوامان لە وەرێنەکان کردو کە حاڵەتی وانە بێ بەچەنە لە گرێبەستەکانیان نووسراوە بەڵام ئێمە هاوکاری هاوڵاتیان بووین لەم بابەتەیە زۆر باشە بەشێکی زۆری کۆمنتەکان هەمووی ئەوە دانیشتوی یەکێک لە پرۆژەکانن و ناوی کۆمپانیەکانیان هێناوە بەڵام ئێمە بە داوای لێبوردنەوە ناوی هیچ کۆمپانیایەک ناهێنین بەڵام هەموو گلەیەکانیان ئەوەیە کە ئەو پرۆژەی کە ئەوانیتیان هاوکاریان نین لە ئێستاەکە بەم شێوەیە $. وایلاتۆ کاکە عزیز بە شێوەیەکی گشتی وەکووە بەرهێنان بەڵێنی ئێوە بۆ هاوڵاتیان و بۆ بەتایبەت ئەو هاوڵاتیانی کە دانیشتوی ئەو پرۆژانن چییە؟ من ئەو بەڵێنیان ئێمێ تا ئەو هۆڵی پێمان بکرێت لەگەڵ بەرهێنەرەکان و لەگەڵ حکوومەتە بتوانین هیوادارم بەردەوام نەبێ ئەم حاڵەتە بەڵام ئەگەر بەردەوام بوو دڵنیا بن کە لەوەی کە هۆڵێکی زۆریان بۆ ئین و ئەوەی پێمان بکرێ
بۆ ئەوەی قەرەبوو بکرێنەوە بە هەچ ڕێگای لەرجەکان کە حکوومەت لە زۆربەی ئەو وڵاتانی کە تووشی حاڵڵێکی وایە بێ ئەتوانێت حکوومەت هەوڵێ با بۆی قەرەبووی حاڵڵەکە بکاتەوە ئێمەش هەمان شت ئەگەر ئێمەش پێمان نەکرا ئەو هەوڵە لەگەڵ بۆبەرێنەکانین و هەر هەوڵەتێکی زانی کە حاڵەتەکانی وایە ئەکرێ داوا لە ئێمە بکە من بە دڵفراوانیەوە کاری پێویستی بۆکەم و هاو کاری ئەبم بۆ ئەوەی هەموو تەدەخلێکی بۆ بکەم بتوانم هاوکاری بم لەو بابەتەیە و دڵنیاش بن کە هەر هەموو هەوڵەکانمان ناوەستێنین دڵنیا بن کە بە نووسرا و بە نووسراوی فەرمی وەبەرێنەرەکان و بە سەروی خۆمان ئاگادارمان کردنێتەوە و چاودێریشیانەکەین و متابعەشەکەین بۆ ئەوەی بتوانین ئەم بارگرانیە کەمکردنەوە لە سەرشانی ئەوان. زۆر باشە دەستان خۆش بێت. دکتۆر ئەگەر باسێک لە چارەسەرەکان بکەین و پلانی حکوومەتشی بێت بۆ لەمە دووە و چۆن بتوانین ئەو بارگرانیە کەم بکەینەوە ئەگەر بە کورتی باسی چارەسەرەکانم بۆ بکەی سپاس دەکەم. لا نەخان لە هەموو ئەمریکایە ئەگەر یۆرۆ پێ بێ ناتوانێت قاوەیە بکڕی لە هەموو ئەڵمانیاشە ئەگەر دۆلارە پێ بێ قاوەیەکە نادەنێ. ڕاستە هەموو وڵاتێک عملەی خۆی عملەی یەکەمە عملەی دووەمیش بۆی هەیە بەکاری بێنێ بەداخەوە چونکە داهاتی سەرەکی کوردستان و عێراق لە فرۆشتنی نەوتەوە بە دۆلارەوەی یەکێک لە چارەسەرەکان لە هەرێمی کوردستان و لە عێراقا حکومە دەتوانێت بڵێ سەرجەم مامەڵەکان لە نێوان کڕیار و فرۆشیارە بۆ هەموو مەبەستێک ئەبێ بە دینار بێ ئەگەر بەهات باە ئەمەی بکردە لە ئێستا بە دواشەوە بەنمونە ئەتوانێت بەس خۆی حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێم چەندین گرێبەست لەگەڵ مەقاول لەگەڵەوە بەرهێنەکە بە دۆلار بۆی ئەم مجازەفەیە بۆی ئەم زیانە جارێکی کە بەر کڕیار و بەر بەشداربووی ئەو پرۆژانە و ئەو کەسانەی کە قەرز لە بانک وەرەگرن و بۆی ئەمە ڕوونەدا بنمونە ئەوە یەکێک لە چارەسەرەکان و تەنها لە ڕێگەی بانکەوە پارە گۆڕینەوە ڕووی بدایە ئەمە بەم شێوەیە نەدەبوو بیرمە کۆمپانیاکانی مۆبایل ئەو شەریکەی مساهەمە حکوومەتی عراق بڕیاری دەرکرێ بێ هەرچی پشکتانی هەر هەمووی بکەن بە دینار لەوێ چونکە بۆی بەهای دینارەکەت بە قووەت ببێ بەڵام لە هەرێمێکی وەک هەرێمی کوردستان کە خۆی ناتوانێت سەیتەرە بکە بەسەر بەهای دینار و دۆلارە ئیلا بێ حکوومەت پلان و بەرنامەی وادا بڕێژێت کە شتێکی ئاوا خێرا و چاوەڕوان نەکرا و هاتە پێشەوە تەرەفێک زەرەر نەکا و تەرەفێک قازانج بکە ئەویش با مرۆڤ لە خۆیەوە دەست پێ بکە ئەوەی بە خەڵک خۆیەکرێ ئەم جارەژەی لێمەوە داهاتت بە دینار بوو معاشت بە دینار بوو کەسابەتت بە دینار بوو هەوڵ بە خەرجەکانیشت بە دینار بە دۆلار میکڕە داهاتت دینارە خەرجی بە دینار بکە داهاتت دۆلارە خەرجی بە دۆلار لەسەر ئاسی حکوومەتیش حکوومەتی هەرێم چۆن بۆ ئەوەی زوو خۆ داهاتی حکوومەت زیاکەیت و کۆیکەیتەوە چی داشکاندنەکەی لێبڕینەکەی ئاواش لەگەڵ کەتی تایبەت لەگەڵ پرۆژەکان لەگەڵ دەستەی وەبەرهێنان لەگەڵ هەموو نوێنەری کاسبکاران کۆبنەوەیان لەگەڵا بکە قەنەعەتیان پێ بکە بۆیان ڕوونکەرەوە کە لە بەرژەوەندیتانە بۆ ئەم قۆناغەی ئێستا ئەو قەرزانەی کە پێشتر لە سەرتان بووە بڕی قازانجتان با دوو ئەوەندە نەبێت جارێک هەم قازانجی ئاسایی جارێکیش قازانج لە دینار و دۆلارەکەیە داشکاندنێ بکەن بۆ ماوەی ئەم ساڵ بەلایانی کەم و دوایش پێداچوونەوە بکرێت بۆ ساڵی داهاتوو ڕیارێکی وا دەربکەن و بەرهێنەکان و خاوەن قەرزەکان بەشێک داشکاندن بکەن لەو قەرزانەی کە داناوەکەی بە دۆلار. دەستان خۆش بێت دکتۆر عیزەت سابیر شارەزا لە بواری ئابووری سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان هەروەها بەڕێز عەزیز سەعید ڕەشید بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان بەداوای لێبوورنەوە کۆمنتەکان زۆر بوون بەڵام کاتی بەرنامەکەم هەر ئەوەندە بوو بە هیوای ئەوم کە وەڵامێکتان دەستکەوت بێت سپاس بۆ ئێوەش کاتە ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر بن.